کۆبوونەوەکەی تەیفسامی و شاندی هەرێم لە بەغدا کۆتایی هات و نەگەیشتنە هیچ ڕێککەوتنێک. دوایەوەی پێشنیوەڕۆی ئەمڕۆ شاندێک یاریان بە مەبەستی تاوتوێکردنی پرسی مووچەی مانگی 12 ساڵی ڕابردوو و مووچەکانی ئەمساڵ گەیشتنە بەغدا. کەمێک لەمەوبەر کۆبوونەوەی نێوان شاندی هەرێم و تەیفسامی وەزیری دارایی عێراق لە ماڵی فواد حوسێن کۆتایی هات. بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەدا هەردوو لایەنی هەرێم و دارایی عێراق نەگەیشتونەتە هیچ ڕێککەوتنێک. تیوار لە سەرچاوەیەکی ئاگادار لە ناو کۆبوونەوەکە زانیویەتی بەغدا داوای ڕێککەوتنێکی نوێ و ڕادەستکردنی داهاتی نانەوتی هەرێم با ڕێژەی 150 دەکات. ئەو سەرچاوەیە بە تیواری وە دەستەمە بەغدا مووچەی مانگی 1 بەمزوانە ڕەوانە بکات. وتیشی دارایی عێراق داوای ڕێککەوتنێکی نوێ لە هەرێم دەکات کە داهاتی نانەوتی ڕادەست بکات. بەپێی زانیاریەکان شاندی هەرێم چاوەڕێی محەممەد شیا سوودانین تا بڕیارێک لەسەر ئەو بابەتە بدات. بەڵام پێشتر سوودانی ڕایگەاند بوو وەزارەتی دارایی هەردوو لە میکانیزمێک بۆ چارەسەری کێشەی مووچەی مووچەخۆرانی هەرێم دیاری بکەن. باوتەی و سەرچاوەیە بەم پێیە بێت دواز و مووچەی مانگی یەکی مووچەخۆرانی هەرێم نانێردرێت، چونکە تا ئێستا بەغدا و هەرێم لەسەر هیچ میکانیزمێک و ڕێگا چارەیەک ڕێک نەکەوتون، چونکە پرسەکە هێشتا ئاڵۆزە و پێویستی با دانوستان و کاتی زیاترا بۆ ڕێککەوتن.